سڵاوی خواتان لێبێ پێتان گەیشتمەوە لە بەرنامەی دیمەن سپۆرت لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵی ئەم هەفتەیەمان. لە خولی لالیگای ئیسپانی جگە لە کلاسیکۆ یاریەکی تر هەیەکەوە پێی دەڵێن دێربی مەدرید کە یەکێک لە پڕبینەرترین یاری و دێربیەکان لە نێوان ئەتلەتیکۆ مەدرید و ڕیال مەدرید کەوا شەوی یەکشەممە دێربی ژمارە 237مین ئەنجامدرا لە نێوانیان کەوا یاریەکە بە یەکسانبوونی هەردوو لە کۆتایی پێهات. هەندێک لەو داتا و زانیاریانەتان پێشکەش دەکەم کە لە دێربی مەدریددا هەیە. لە دێربی مەدرید ڕیال مەدرید خاوەنی 116 برنەوەیە. یەکەم دێربی لە نێوان هەردوویانە لە ساڵی 1906 ئەنجام دراوە کەوا ئەتلەتیکۆ مەدرید بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە ڕیال مەدریدی بردەوە. ئەو یاریزانانەی کەوا زۆرترین یاری لە دێربی مەدرید ئەنجام داوە سێرجۆ ڕامۆسە لە ڕیال مەدرید کەوا 43 یاری ئەنجام داوە و هەروەها لە ئەتلەتیکۆ مەدرید ئەلدێرادۆ خاوەنی 35 یاریە و زۆرترین گۆڵ لە دێربی مەدرید کریستیانۆ ڕۆناڵدۆ تۆماری کردووەکەوە 22 گۆڵە و هەروە پاکۆ کۆمپاس لە ئەتلەتیکۆ مەدرید خاوەنی 12 گۆڵە. ئەوەی جێگای باسە ڕیال مەدرید 7 یاری ئەنجام داوە لە ناو یاریگای ئەتلەتیکۆ مەدرید تەنیا یەک یاری توانیوێتی ئەنجامەکە لە قانزازی خۆی بە کۆتایی بێنێت. دوێنێ شەو لە کۆنگرەی ڕۆژنامەوانی گواردیۆلا ڕاهێنەری یانەی مانچستەر ئینگلیزی هەواڵە ناخۆشەکەی ڕاگەیان. پیپ گواردیۆلای ئیسپانی و ڕاهێنەری ئێستای مانچستەر ئینگلیزی هەواڵی دوورکەوتنەوەی ڕۆدری تاوەکو کۆتایی ئەم وەرزە ڕاگەیاند. ئەمەش لە کاتێکدایە کە کیڤن دی بڕۆینی بەلجیکی بەهۆی پێکانەوە ناتوانێت پێش پشووی داهاتووی نێودەوڵەتی یاریەکانی ڕۆژانی فیفا و فیفادەی بەشداری بکات و لە ئێستادا هێڵی ناوەڕاستی یانەی مانچستەر ئازار دەچێژێت. لە یاریەکەی نێوان نیوکاسل و مانچستەر بەڕوونی دیار بوو کەوا شوێنی کیڤن دی بڕۆین و ڕۆدری چەند گرینگە لە ناو پێکهاتی مانچستەر و گواردیۆلا. هەندێک خەڵک دەپرسن بۆچی. ئەوە باش بزانن لە یاریکردنی مانچستەر و پلانەکانی گواردیۆلا یەکەم تۆپی یاری و شێوازی دەستپێکردنی تاکتیکی گواردیۆلا لەلایەن ڕۆدریەوە بڕیار دەدرێت کە لە کامە باڵ و لە کامە یاریزانەوە دەست پێ بکات و هەروە کیڤن دی بڕۆین لە ناو یاریگا بڕیار دەدات کەوا کۆتا لەمسەی یاریکردن لەلایەن چێوە بۆ ناو گۆڵ کۆتایی پێبێت. سەرەتایەکی زۆر باش بۆ لیڤاندۆڤسکی لەگەڵ بەرشلۆنا. لیڤاندۆڤسکی هێرشبەری یانەی بارشلۆنای ئیسپانیا لە خولی پلەیەکی تۆپی پێی یانەکانی ئیسپانیا لەم وەرزە توانیوێتی تا ئێستاکە پێشەنگ بێ لە گۆڵکارانی خولەکە بە تۆمارکردنی 7 گۆڵ لە 7 یاری سەرەتادا، ئەمەش بە ڕێژەی 1 گۆڵ بۆ هەر یاریەکە. لیڤاندۆڤسکی لەم وەرزە بە سەرکردایەتی ڕاهێنەری بەرشلۆنا فلێک تا ئێستا کە توانیوێتی لە یەکەمی ڕیزبەندی گۆڵکارانی خولی ئیسپانی بمێنێتەوە و 7 گۆڵی تۆمار کردووە و ئەسیستێکی بۆ هاوڕێکانی ئەنجام داوە. ئەو گۆڵ و ئەسیستانەی کەوە ئیندریک بۆ یانەی ڕیال مەدرید تۆماری دەکات سوود بەیانەی پالمێراسی بەرازیلی دەگەێنێت ملیۆن یۆڕۆ بە تایبەت ئەگەر هەموو مەرجەکانی تایبەت بە هاندانەکان جێبەجێ بکرێن. و هەروەها ڕاشی گەیاند کە ئیندریک لە هەر 5 گۆڵێک کە تۆماری دەکات بۆ یانی ڕیال مەدرید ئەوە ئیداری ڕیال مەدرید دەبێ 1.5 ملیۆن یۆڕۆ بدات بەیانەی پالمێراسی بەرازیلی. لە کۆتاییدا ئیرلینگ هالاند توانی ڕیکۆردێک لەگەڵ کریستیانۆ هاوتا بکاتەوە. هالاندی نەروێجی و هێرشبەری یانەی مانچستەر ئەو ژمارەی لەگەڵ کریستیانۆ ڕۆناڵدۆ هاوتا کردەوە. کریستیانۆ ڕۆناڵدۆ توانی بووی 100 گۆڵ لە 105 یاریدا بۆ یانەی ڕیال مەدرید بە کەمترین ماوە تۆمار بکات. ئیرلینگ هالاندیش لە کۆتایی دەتوانی لەگەڵ مانچستەر لە کۆی 105 یاریدا 100 گۆڵ تۆمار بکات هاوشێوەی کریستیانۆ ڕۆناڵدۆ.
خیانەتکردن لە پاشا نەفرەت بۆ شانشینەکەت دێنێ. ئایا تینهاک تاوەکو ئێستاکە لەژێر ئەو نەفرەتەدایە؟ ئەنجامە خراپەکانی مانچستەر یونایتد بەسەرکردایەتی ڕاهێنەرە هۆڵەندیەکە تینهاک بەردەوامە کە ئیدارەی یانەکە متمانەی پێ نوێ کردەوە سەرڕای ئەوەی وەرزی ڕابردوو لە خراپترین پێگەی مێژووی بەشداریکردنی تیپەکە لە خولی ئینگلیزی لە پلەی هەشتەم کۆتایی پێهات. سەرڕای گومانەکانی دەوروبەری داهاتووی لە ئۆڵد ترافۆرد تینهاک لەو دەرکردە ڕزگاری بوو کە نزیک بوو دەربکرێ. ئەویش بەهۆی ئەوەی کەوا ئیدارەی مانچستەر یونایتد شکستی هێنا لەوەی کەوا بتوانێت تۆماس تۆخێ ڕازی بکات لە ڕاهێنەرایەتیکردنی شەیتانە سوورەکان. لە سەرەتای وەرزی نوێدا ئەنجامەکان بە خراپترین شێوە دەستی پێکرد. یونایتد دوای 6 گەڕ لە پلەی 12م جێگیر بووە دوای ئەوەی تەنها 7 خاڵی بەدەستێنا بەمەش 4 خاڵ لە نزیکترین پلەکانی دابەزین دوورکەوتەوە. ئەمەش دوای ئەوەی کەوا یونایتد لەم وەرزەدا سێهم دۆڕانی لە خولی نایبی ئینگلیزی توش بوو کە لە یاریگای ئۆڵد ترافۆرد لەسەر دەستی تۆتنهام تووشی 3 گۆڵی بێبەرامبەر بوو. ئەومان لەبیر نەچێت لە دوو یاری کۆتایی نێوان مانچستەر یونایتد و تۆتنهام کاتێک کە کریستیانۆ ڕۆناڵدۆ سەرکردایەتی شەیتانە سوورەکانی دەکرد کریستیانۆ توانی هاتریک ئەنجام بدات لە ناو ئۆڵد ترافۆرد بەرامبەر تۆتنهام و شەیتانە سوورەکانی لە دۆڕان ڕزگار کرد. لە ئێستادا بەرشلۆنە ناتوانێت هیچ گۆڵپارێزێک بگوازێتەوە بۆ ڕیزەکانی. ڕابیتەی خولیانەکانی ئیسپانیا ڕێگە نادات یانەی بەرشلۆنە بۆند لەگەڵ چێزنی واژۆ بکات. یانەی بەرشلۆنەی ئیسپانی داواکاریەکی پێشکەش بە ڕابیتەی خولیانەکانی ئیسپانیا کردووە بۆ چالاکردنی مادەی 77 کە ڕێگەی پێدەدات گرێبەز لەگەڵ چێزنی گۆڵپارێزی پێشووی هەڵبژاردەی پۆڵەندا بکات و بیگوازێتەوە ڕیزەکانی دوای ئەوەی کەوا گۆڵپارێزی سەرەکی تیشتیگن لەم وەرزە بەهۆی پێکانەوە بە تەواوەتی دوور دەکەوێتەوە. بەپێی ڕۆژنامەی ئاسی ئیسپانی ئەم مادەیە مافی ئەوە بەیانەکە دەدات کەوا 180 مووسەی یاریزانێکی پێکان بۆ ماوەیەکی زۆر بەکاربهێنێت. ئەگەر ڕابیتەی ئیسپانی هاوکار بێت لە مادەی 77 ئەو کات بەرشلۆنە دەتوانێت چێزنی بگوازێتەوە بۆ ڕیزەکانی. ئەستێرە درەوشاوەکەی ئێستایی یانەی چێلسی ئینگلیزی پالمەر لە کۆتاییدا هەموو شتێکی درکاند و گوتی بەهۆی گواردیۆلاوە یانەی مانچستەر بەجێهێشت. پالمەر جەختی لەسەر ئەوە کردەوە پیپ گواردیۆلا هۆکاری ڕۆشتنی بووە لە مانستی و دواتر چێلسی هەڵبژاردووە. لە گواستنەوەی هاوینەی ساڵی ڕابردوو کۆڵ پالمەر بڕیاری دە مانستی بەجێ بهێڵێت بۆ ئەوەی بتوانێت هەلی زیاتری پێ بدرێت بۆ یاریکردن. هەر بەو هۆیشەوە چووە چێلسی و زۆری نەخەیاند بۆ یەکێک لە ئەستێرە گرنگ و درەوشاوەکانی یانەکەی لەندەن. ئەم یاریزانە بە لێهاتووی بەهرەی خۆی لە تۆمارکردنی گۆڵدا توانی ئاستێکی زۆر باش پێشکەش بکات لەگەڵ یانەی چێلسی. و هەروەها توانی سەرنجی ڕاهێنەری یانەی ئینگڵتەرا ڕابکێشێت و بانگهێشتی بکات لە یۆڕۆی ساڵی 2024 و خولەکی تەواوی پێ ببەخشرێ بۆ یاریکردن. چێلسی لە یاری ڕابردوویان بەرامبەر بڕایتۆن توانی 4 گۆڵ بۆ یانەکەی لە لەندەن تۆمار بکات. لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ڕۆژنامەی دەیلی مەلی بەڕێتانی پالمەر سەبارەت بە هۆکاری جێهێشتی مانچستەر وتی لە سەرەتاوە نەمدەویست بە تەواوەتی سیتی جێبێڵم. حەزم دەکرد بە خواستن بچم بۆ یانەیەکی تر بۆ ماوەی ساڵێک و ئاستی خۆم بەرەو پێش بخەم بۆی دواتر بتوانم بگەڕێمەوە مانچستەر و متمانەی ڕاهێنەر بەدەست بێنم. بەڵام کاتێک ئەم بابەتەم لەگەڵ گواردیۆلا وروژاند پێیوتم یا دەبێت لەگەڵ تیپەکەدا بمێنیتەوە یان بە تەواوەتی ڕیزەکانی مانچستەر بەجێبێڵی. ئەو کاتیش من بڕیارمدا کەوا بە تەواوەتی ڕیزەکانی مانچستەر بەجێبێڵم و ڕووبکەمە یانەی چێلسی. لەو کاتەوەی کەوا پالمەر پەیوەندی بەیانەی چێلسیەوە کردووە 53 یاری لەگەڵ ئەنجام داون خاوەنی 31 گۆڵ و 19 ئەسیستە. کریستیانۆ ڕۆناڵدۆ لە ئۆتێلەکەی خۆی هەلی کار بۆ گەنجان دەڕەخسێنێ. ئەگەر دەتەوێت لە یەکێک لە ئۆتێلەکانی ڕۆناڵدۆ کار بکەیت مەرجەکان جێبەجێ بکە و هەلێکی کار بەدەست بهێنە. کریستیانۆ ڕۆناڵدۆ ئەستێرەی مێژووی تۆپی پێی پورتوگال جگەل لە پیشەی سەرەکیەکەی خۆی کەوە یاریزانی تۆپی پێیە چەندین کاری بازرگانی تر دەکات. یەکێک لەوانە خاوەنی چەندین ئۆتێلە. یەکێک لە ئۆتێلەکانی ناوی پاستانە CR7 و لە مەدریدی پایتەختی ئیسپانیایە هەلی کاری بۆ گەنجان ڕێکخستووە. ڕاهێنانی پیشەیی لە ئاستی مامناوەند یا باڵادا بێت.
ئەو کەسەی خواستی کارکردنی لەو ئۆتێلە هەیە ئەو مەرجانەی تێدایە ئەوە ڕێژەی موچەکانیشیان بۆ دیاری کردووە کەوا موچەی سەرپەرشتیار 2300 یۆڕۆیە و پێشوازی کار 1900 یۆڕۆیە و هەروە ئەو کەسێکەوە کاری گارسۆنی بۆ نانی بەیانیان دەکا موچەکەی 1000 یۆڕۆیە و چەندین شتی تر کەوا ئەوەی لەو هۆتێلەکەی کریستیانۆ کار دەکات ئەوەیە کە لە ساڵێکدا دەتوانێت 30 ڕۆژ پشوو وەربگرێت و سەدا 25 داشکاندن لە بەکارهێنانی ژوورەکانی هۆتێل یاخود ناخواردن لە چێشخانەکەی. هەر لە لای کریستیانۆ ڕۆناڵدۆ دەمێنینەوە ئەوەی کە ئێستا جێگەی باسوخواسە ئەوەیە کە ئایا لە ساڵی داهاتوو کریستیانۆ ڕۆناڵدۆ بۆندەکەی لەگەڵ نەسری سعودی نوێ دەکاتەوە یاخود یانەیەکی تر هەڵدەبژێرێ. نەسر هەوڵەکانی بۆ نوێکردنەوەی گرێبەستەکەی ڕۆناڵدۆ دەست پێ کردووە و یاریزانەکەش لە پێناو مۆندیال ئەگەری هەیە ڕازی بێت. کریستیانۆ ڕۆناڵدۆ ئەستێرەی پورتوگالی لە ساڵی 2023 پەیوەندی کرد بە یانەی نەسری سعودیەوە و گرێبەستەکەشی لە هاوینی ساڵی داهاتوو کۆتایی پێدێ. لە نوێترین پێشهاددا نیکۆلا شێڕای ڕۆژنامەنووسی ئیتالی بڵاوی کردەوە بەرپرسانی یانەی نەسری سعودی هەوڵەکانیان دەست پێ کردووە بە مەبەستی نوێکردنەوەی گرێبەستی ڕۆناڵدۆ لەگەڵ یانەکەیاندا. ئەستێرە پورتوگالیەکە ئارەزووی نوێکردنەوەی گرێبەستەکە لەگەڵ یانەی نەسر هەیە تا ساڵی 2026 لە پێناو ئەوەی کەوا بەشداری مۆندیالی داهاتوو بکات. و یەکێک لەو شتانەی کەوای ئیدارەی یانەی نەسر دەیەوێت بۆندی کریستیانۆ نوێ بکاتەوە هۆکاری بازرگانی و ڕێکلام و جگە لەوەش لە ئەنجام و گۆڵ و تواناکانی کریستیانۆ بە تەواوەتی ڕازینە لە نێو یاریگادا. دوای ئەو شەڕ و ئاژاوەی کەوا دروستیان کرد هاندرانی ئەتلێتیکۆ مەدرید بەرامبەر کۆرتوا گۆڵچی ڕیال مەدرید لە دێربی شەوی یەکشەممە سیمۆنی دوای یاریەکە وگوتی پێویستە هاندەران ئارام بن. کارەکانی کۆرتوا بە تەواوەتی جێگەی نیگەرانی بوو پێویست بوو ئارام بگرێت و کاردانەوەکانی کۆنتڕۆڵ بکات. لە کۆنگرێ ڕۆژنامەوانی ڕاهێنەری ئەتلێتیکۆ مەدرید سیمۆنی ڕایگەیاند پێویستە ئەو هاندەرانی کەوا دەیانەوێت یاریەکان تێک بدەن و ئاژاوەی تێدا دروست بکەن پێویستە بە تونترین شێوە سزا بدرێن و ئێمە پێویستمان بە هاندەرانی لەو شێوە نییە لە نێو یاریگا. ئەوەی جێگەی باسە دوای یاریەکە پۆلیس و چاودێرانی دێربی مەدرید چەقۆیەکیان لە گیرفانی ئەو هاندەرە دۆزیەوە کەوا هێرشی کردبووە سەر کۆرتووە. و هەروەها سەبارەت بە ئەنجامی یاریەکە ڕاهێنەری یانەی ڕیال مەدرید ئەنشیلۆتی لە کۆنگرێ ڕۆژنامەوانی دوای یاریەکە گوتی ئێمە ڕازین بە ئەنجامی یاریەکە. ڕاستە یاریەکە لە سەرەتادا زۆر تون بوو بەڵام توانیمان چەندین جار بگەینە ناو گۆڵی بەرامبەر و بەخەدی یاوەرمان نەبوو. وەروە ئەوەش ڕاگەیاند لە یاری داهاتوو کاماڤینگا بە تەواوەتی 100% ئامادە دەبێت و ئەگەری یاریکردنی زۆرە و زیاتر لە چ ڕۆژە لە یاریگاکان دوورکەوتۆتەوە. سۆڵشایر بۆمبێکی گەورەی تەقاندەوە دەربارەی گەڕانەوەی کریستیانۆ ڕۆناڵدۆ بۆ مانچستەر یونایتد. سۆڵشایر ڕاهێنەری پێشووی یانەی مانچستەر یونایتدی ئینگلیزی بۆمبێکی لەبارەی گەڕانەوەی کریستیانۆ ڕۆناڵدۆ بۆ ڕێزەکانی ئەو یانەیە لە ساڵی 2021 تەقاندەوە. ئەو دەڵێت گەڕانەوەی ڕۆناڵدۆ ژووری جلگۆڕینی یانەکەی بە تەواوەتی ڕووخان. کریستیانۆ ڕۆناڵدۆ لە نێوان ساڵەکانی 2003 تاوەکو 2009 لە مانچستەر یونایتد یاری دەکرد پاشان ڕووی کردە ڕیال مەدرید و دواتر یۆڤانتۆس و بەڵام لە ساڵی 2021 دووبارە گەڕایەوە مانچستەر یونایتد. ئەو کاتێک کە ڕۆناڵدۆ گەڕایەوە یانە کۆنەکەی سۆڵشایر ڕاهێنەری مانچستەر یونایتد بوو بەڵام دوای گۆڕینی چەندین ڕاهێنەر لە کۆتاییدا تین هاگ شوێنی گرتەوە. سۆڵشایر لەبارەی گەڕانەوەی ڕۆناڵدۆ لە ئیڤێنتێکدا لە ئۆسلۆ دەڵێ جێڕانەوەی ڕۆناڵدۆ بۆ مانچستەر یونایتد هەڵەیەکی زۆر گەورە بوو. سۆڵشایر دەڵێت من خۆم پەیوەندیم بە ڕۆناڵدۆ کرد تاوەکو بتوانێت و ڕازی بێ بگەڕێتەوە مانچستەر یونایتد لەبری ئەوەی ڕووکاتە یانەی مانچستەر سیتی. لەناو ئیداری مانچستەر یونایتد هەندێک بۆچوون هەبوو کە ئەگەر ڕۆناڵدۆ بچێتە مانچستەر سیتی ژمارەی گۆڵەکانی لەگەڵ ئەو یانەیە لە ژمارەی گۆڵەکانی زۆرتر دەبێت کەوا پێشتر
تۆماری کردبوو بۆ یانەکەمان. ئەو کات هەستمان دەکرد کەوا لە بەرامبەر کریستیانۆ هیچ بایەخێکمان نییە. وهروەها ڕایگەاند کەوا سێر ئەلێکس فێرگوسۆنی ڕاهێنەری مێژووی مانچستەر یونایتد ڕۆڵێکی گەورەی هەبوو لە ڕازیکردنی ڕۆناڵدۆ کەوا بگەڕێتەوە ڕێزەکانی شەیتانە سوورەکان. و لە مانگی 11 ساڵی 2022 دوای ئەوەی کەوا کریستیانۆ لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنی گوتی هەست بە خیانەت دەکەم لە ناو ئیداری مانچستەر یونایتد لە دژی من، ئەوە بەڕێکەوتنی هەردوو لایەن بۆندەکان هەڵوەشاوە و کریستیانۆ بۆ یەکەم جار ڕووی لە خولی سعودی کرد. ئەستێرەیەکی فەڕەنسی وازی لە یاریکردن بۆ هەڵبژاردەی فەڕەنسا بە تەواوەتی هێنا. ئەنتوان گریزمان وازی لە یاریکردن بۆ هەڵبژاردەی فەڕەنسا دەهێنێت. ئەستێرە فەڕەنسیەکە بە شێوەیەکی فەرمی لە هەژماری فەرمی خۆی بە شێوەی یەکجاری وازێنانی لە یاری نێودەوڵەتی ڕاگەیاند کەوا لەمە دواییتر درێسی کەڵەشێرەکان ناپۆشێت. گریزمان نووسیوێتی بە دڵێکی پڕ یادەوەریەوە کۆتایی بەگەشتەکەم لەگەڵ هەڵبژاردەی فەڕەنسا دەهێنم. سوپاس بۆ ئەوەی لەم سەرکێشیە ناوازەیە لەگەڵم بوون. بەم زوانە دەتان بینمەوە. گریزمانی تەمەن 33 ساڵ 137 یاری ئەنجامداوە بۆ هەڵبژاردەی فەڕەنسا. 44 گۆڵی تۆمار کردووە و توانیوێتی 38 ئەسیستش بۆ هاوڕێکانی بکات. یانەی هەولێر و کوڕانی قەڵاو منارە توانیان لە ناو یاریگای دهۆک سێ خاڵی گرنگ بەدەستبێن و یاریەکە بە ئەنجامی گۆڵێک بەرامبەر بە هیچ لایەنی دهۆکیان بردەوە. سەمیر بابە و شێرە کوڕانی یانەی قەڵاو منارە توانیان ئەو بەڵێنێکەوە بە هەندەرانیاندا بوو بەجێیان گەیاند و بە سێ خاڵی زۆر گرنگەوە گەڕانەوە شاری هەولێر. لە خولی ئیسپانی ئێستاکە بەرشلۆنە لە پلەی یەکەم و خاوەنی 21 خاڵە و هەروەها ڕیال مەدرید لە پلەی دووەمە و خاوەنی 18 خاڵە. لە دێربی مەدرید لە نێوان ئەتلەتیکۆ مەدرید و ڕیال مەدرید تاکە براوە بەرشلۆنە بوو کەوا دێربی مەدرید بە یەکسانبوون کۆتایی هات. بەرشلۆنە لەو نێوەندەدا قازازی کرد و توانی لە پلەی یەکەم بمێنێتەوە. و ئێستاکە لە خولی ئینگلیزی لیڤەرپول لە پلەی یەکەم و خاوەنی 15 خاڵە و لە دوای ئەو مانچستەر سیتیە و خاوەنی 14 خاڵە. ئەوەی جێگەی باسە مانچستەر سیتی دوای یەکسانبوونەکەی بەرامبەر نیوکاسڵ دابەزی بۆ پلەی دووەم. ئەم شەو کاتژمێر 10 چامپیۆنز لیگ دەست پێ دەکاتەوە. گرنگترین ئەو یاریانەیەکەوە ئەم شەو دەکرێت لە نێوان ئەرسناڵ و پاریس سان ژێرمانە. بەڵام ئەو هەواڵێکەوە هەندەرانی یانەی پاریس سان ژێرمان چاوەڕێیان نەدەکرد ئەوە بوو کە عوسمان دێمبلی بە تەواوەتی دوور خراتەوە لە ناو پێکهاتەی پاریس سان ژێرمان بەهۆی ئەو دەمەقاڵەیە کە لە یاری ڕابردوو تووشی بوو لەگەڵ ڕاهێنەری یانەی پاریس سان ژێرمان.